إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلام خوش بسكانم كلامي خواي پروردگارك لقرآن پیروزة أي فرميو باشترين ريبازي پیغمبري خوش بسمانا صلى الله عليه وسلم وخرابترين ريقا أو ريقا وريبازانيا كبيتشواني ريبازي خو پیغمبركيتي أو ريبازانش خوا پنامان دا رو رشية بخاونكانيان للرج قيامته ولجياني دنياشا نقبتي وبدبختي بهمو مرفايتي برزان لو تاري أمرويا إن شاء الله باسي پایەیەکی تر لە پایەکانی ئیسلامەکەین کە ئەویش پایەی دووهەمی ئیسلامە کە بریتیە لە نوێژ. خۆشەویستەکانم، نوێژکردن زۆر گرنگە. لە پاش شایەتمان بۆ ئەوەی کە تۆ مسلمان بی، مسلمانێکی باش بی، پێویستە نوێژ بکەی. نوێژکردن زۆر گرنگە بەڕێزان. یەکێکە لە گەورەترین دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. هەر کەسێ بیپارێزێ دینی خۆی پاراستووە، هەر کەسێ بیفەوتێنێ بێگومان دینی خۆی فەوتاندووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەوەندە گرنگی بە نوێژ ئەدا، هەر کاتێ بێتاقەت بووایە پەنای ئەبردە بەر نوێژ، چونکە ئەیزانی نوێژ پەیوەندی هەر یەکێک لە ئێمەیە لەگەڵ خوای پەروەردگارە. هەر کاتێ بێتاقەتیەکمان هەبێ، خەم و خەفەتێکمان هەبێ، ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خالق، بۆ لای ئەڵڵا. یەکەم کەس کە شایستەیە ئێمە خەم و خەفەتەکانی خۆمانی لا باسکەین ئەڵڵایە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بێتاقەت بووایە یەکسەر پەنای ئەبردە بەر نوێژ و ئەی فەرموو: یا بلال أقم الصلاة وأرحنا بها. يعني بەو نوێژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسراحەتیە کرد. زۆر لە خەڵکی ئێمە ئەمڕۆ لەبەر ئەوەی لە نوێژ تێنەگەیشتون، هەر کاتێ بێتاقەت بن نوێژ ناکەن ئیتر، لأنه إعلانی شەڕ لەگەڵ خوایە ئەکا. هەر کاتێ خەم و خەفەتی زۆر بێ ئیتر تەواو نوێژ ناکە، چونکە لە نوێژ تێنەگەیشتووە، چونکە نازانێ معنای نوێژ چییە. رسول الله ئەیفەرموو نوێژ بیلبیلەی چاوەکانمە. وجعلت قرة عيني في الصلاة. لبر أو ئازیزەکانم، ئەگەر ئێمە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نوێژ تێ بگەین، زۆر گرنگی پێدەین و ئەیکەینە گرنگترین کاروبارەکانی ژیانمان. لە حەدیثێک هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو هەر کەسێک لە ئێوە ئەگەر بچێتە ناو نوێژەوە ئیتر لەگەڵ خوایە قسە ئەکا، بۆیە بە ئاگای لە خۆی بێ، حرەکە زۆر نەکە، بە ئەو پەڕی ئەدەبەوە بچێتە حوزوری خوای پەروەردگار. باوەڕ ئەکەن برا ئازیزەکانم، من ئەمە لە مناڵەکانی خۆمای بینمەوە کە نابیستن. هەستەکەم کاتێک ئەچنە بەرامبەری خوای پەروەردگار، ئەم نابیستانە طبعا نەئەزانە قسە بکەن، نەشتیش ئەبیسن، نەخوێنەواریشیان هەیە لێی تێ بگەن. زۆر جار مۆبایلەکە گرنگە سۆیخەنە سەر قورئان و ئەچنە سەر نوێژەکە. باوەڕ کە من لێرە شەرمەزارە بم کاتی ئەوانە بێم نوێژەکە، یعنی خوشوعیان پێوە دیارە. جاری وایە فرمێسک بە چاوەکانیان هەدێتە خوارەوە، جاری وا هەیە ساتێلێکی زۆر لەوەی خۆمان ئەوەستن، زۆر لەوەی خۆمان دوعا ئەکەن، زۆر لەوەی خۆمان سوجود زیاتر ئەبەن. ئەو کاتە ئەزانم کە نوێژ چی پەیوەندیەکە لە بینی عەبد و پەروەردگاریە ئەگەر بێت و لی تێبگا. نوێژ خۆشەویستەکانم گەورەترین ڕێگاکانی پاراستنی ئەمن و ئاساییشە.
ئەو کەسانی کە نوێژ دەکەن دوورترین کەسن لە جەریمەوە، لە تاوانەوە، لە خراپە و خراپەکاریەوە. ئەتوانم بڵێم لە هەموو ڕێگاکانی پەروەردە سەرکەوتوانەترە. یعنی ئەگەر بتەوێت کەسێک پەروەردەکەی وەکو حکوومەت قساکەم کە بێ ملەتەکەی پەروەردە بکە، ئەبوایە وانەیەک هەبوایە لە قوتابخانەکان هەر لە یەکی ئیبتیدائیەوە فێری نوێژی بکردنایە، بۆ ئەوەی مناڵەکان پەروەردەیەکی چاک پەروەردە بکرێن. باوکان و دایکانی بانگ بکردایە مدیری قوتابخانەکان پێیانی بوتایە مناڵەکانتان فێری نوێژکەن، ئێمە هەوڵ ئەدەین فێریانەکەین و ئێوەش هاوکارمان بن لەگەڵیانە، چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم مناڵەکانتان لە 7 ساڵانەوە فێری نوێژ بکەن. ئەو مناڵە ئەگەر بێت و لە نوێژ بە جوانی تێبگا دوور ئەبێت لە زۆر شتی خراپ و پەروەردەیەکی زۆر جوانەکرێ. تۆ خۆت لە ژیانی خۆتا تاقیکەرەوە بەرامبەر بە خۆت، ئەمجا بەرامبەر بە مناڵەکانت نوێژێکی ڕاستەقینە بکە و ئەمجا تەماشایەکی خۆت بکە. بە هەمان شێوە مناڵەکەت ئەگەر بە جوانی فێری نوێژی بکەی ئیتر لێی مەترسە، فێری کە لەگەڵ خوایە پەیوەندیەکی باش ببەسێ و ئیتر لێی مەترسە خۆشەوی سەکەم، ئیتر لێی مەترسە. بەڵام بەداخەوە ئەم شەعیرە گەورەیە، ئەم دروشمە گەورەیە لەلایەن حکوومەتەوە کەمترین گرنگی پێدەیان هەر پێیشی نادرێ جاری واحد، و لەلایەن باوکان و دایکانیشەوە خەمی ناخورێ بە تەواوەتی، مەگەر کەسانێکی مولتەزیمی وەکو بەڕێستان. یەکەم شتێک لە مافەکانی خوا کە ئینسان محاسبەی لەسەر ئەکرێت لە ڕۆژی قیامەتە نوێژە. ئەگەر نوێژەکانی تەواو بێ شتەکانی تریشی سبحان الله چاوپۆشی لێ ئەکرێ و تەواوە بێ، بەڵام ئەگەر نوێژەکانی نوقسانی تیابێ لە شتەکانی ترە هەزوو کەوتووە. وانەی سەرەکی تاقیکردنەوەی خوایە بۆ بەندەکانی، وەکو چۆن لە کاتی ئیمتیحانە بڕێ مادەدانرا، مادەیە کراوەتە مادەی سەرەکی، ئەگەر لەو مادەیە بکەوی ئەوەکان تریش سوودی نییە، لەوە ناجیح بی ئیتر ئەگەر ئەوەکان کەم و کورتیتیش هەبێ ئەمە شەفاعەتی ئەوەکانی تریش ئەکا. بە هەمان شێوە نوێژ هەر کەسێ مەزبوط بێ پارێزگاری لێ بکە ئەبێ بە نور بووی، ئەبێ بە بەڵگە بووی، بەڵگەیە کە بەدەستێەوە لە پردی سیڕات ئەیپەڕێنێتەوە، ئەبێتە مای ڕزگاربوونی. بەڵام هەر کەسێ نەیپارێزێ خوا پەناماندا، نە نوری هەیە لە ڕۆژی قیامەتە، نە بەڵگەی بەدەستەوەیە، نە ڕزگاریشی ئەبێ، بەڵکو لەگەڵ فیرعەونە، لەگەڵ قارونە، لەگەڵ هامانە حەشرەکە خوا پەناماندا. چونکە ئەگەر دەسڵاتەکەی بوو بێتە هۆی ئەوەی خەمی نوێژەکانی نەخوا و گرنگی پێ نەدا و ئیهمالیکە، ئەوە بێ بە هاوڕێی فیرعەون. ئەگەر پارە و هەوڵدان بۆ پارە و خەمی پارەوای پێ بکە نوێژی لەبیر بردی بێتەوە، ئەوە ئەبێ بە هاوڕێی قارون. ئەگەریش بەهۆی ئەوە لەوپایی بەرزی دەستکەوێ هەوڵ بدا دائیمەن ئەگەر نوێژ بکە بڵێ ئەگەر نوێژکەم دوایی لەسەرەوە لەوانەیە بەم تێر نەخوارە و لەوپایەکەم دابەزێنن، ئاهەنێ کەسێ لە ناو حزبێکە ئیشەکە ئەترسێ نوێژ بکە بە ئاشکرا، ئەترسێ ئیلتیزام بە شەعائیر و دروشمەکانی ئیسلام بکە لەبەر خاترەوەی لەوپایەکەی دانەبەزێ. ئەوە ئەبێ بە هاوڕێی هامان، وەزیرەکەی دەستە ڕاستی فیرعەون، نابێ هیچ شتێ وات پێ بکە تۆ لە نوێژ دوور خاتەوە. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم: العهد الذي بيننا وبينهم الصلاة من تركها فقد كفر. پەیمانی نێمانی ئێمە و ئەوان نوێژە، هەر کەسێ نوێژ نەکا ئیتر ئەڕواتە ڕیزی ئەولاوە، لە ڕیزی مسلمانان دەرەچێ، ڕواتە ڕیزی ئەولاوە. بين الرجل وبين الكفر والشرك ترك الصلاة. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم نێوانی هەر یەکێ لە ئێمە و کوفر و شرک نوێژە، تەرکردنی نوێژە، یعنی هەر کەسێ تەرکیکە ئەڕواتە لای کوفر و شیرکەوە، خوا پەنامان بدە.
لحديث هاتوا في غمري خوا صلى الله عليه وسلم در حق اوانيك خمي نيوجا كان ناخذ نيوجا كان بس خمي ناخذ بتايبت نيوجي عسر في غمري خوا افرميها كسي نيوجي عسري بفوتي وقت او مالو منالك الى دزدابه مشغولي واكل لنيوجي عسري خاوق او اللي كنت بركه تليفوني كيبودي الله فلان تسفرياك مالكت اجري قردوم منالكان وجنو منالكت اشتياشو همو مالكت ياتشو وجنو منالكت اشتياشو او هواله لقل اوي كان يجي عسري تركردوا وكو يكواه خوي تعالى لقراني بيروزا بس يومان بو اكاكا نيوجنا كردن ابيت معي اوي كجياني انسان بدبختي وقرب سريتي ابي ولا قيامتي شاو كسب بدبخت وقرب سر ابي افرمي كباسي في غمركان من بو اكا افرمي لاخيرا افرمي خوي تعالى او پیغمبرانه که اهلی نوێژ و خواپەرستی و هەموو ڕەوشتێکی جوان بوون لە دوای ئەوە خەڵکانێک دێن ئەضاعوا الصلاة نوێژەکانیان فەوتە واتبعوا الشهوات شوێنی ئارەزوەکانی دنیا ئەکەون سەیرەکەی مەشغوڵە بە فەیسبووکەوە مەشغوڵە بە تیکتۆکەوە مەشغوڵە بە هەموو ئەو وەسائلە تازانە کە پەیدا بوون مەشغوڵی ئەوەیە دایکی ئەڵێ کوڕم نوێژەکەت باوکی ئەڵێ کوڕم نوێژەکەت گوێ نادات ئامادەیە 2 ساعات 3 ساعات سەیری یاریکی تۆپتۆپیان بکە لەبەر ئەوەی ئەو فەریقەی کە ئەم تەشجیعەکە یاریەکە و دقە و ساعات خەمیە خوا جاری وا هەیە هەفتەیە دوان ئەو هەلە هۆڵەیە جاری وایە خەڵک وایە تەسەوڕەکەن کاس عالم بۆ کاس عالم 4 ساڵ دائیمەن حالە چاوەڕوانیە بۆ ئەوەی کاس عالەمی تر بێت تاوەکو ئەم تەماشای کە و لەزەتی لێ ببینێ بەڵام خەمی نوێژەکەی دوایی ناکە یعنی مەسەڵەن نوێژی نیوەڕۆی کرد جمعی کرد دوایی خەمی نوێژی عەسری نییە خوا پەنامان بدات پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم 7 کەس لەژێر سێبەری خوان لە ڕۆژێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر یەکێک لەوانە ئەو کەسەیە کە دڵی بەسراوە بە مزگەوتەوە ئەم نوێژ بۆ ئەو نوێژ دڵی هالا ئەوەی کە نوێژەکەی داهاتوو دێ بۆی بڕاتەوە بۆ مزگەوت و چێژ ببینێ لە نوێژەکەی هەلە بەرەوەی خوای تەعالا فەرمێ فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون بدبختي قرب سري دولك لدولكاني جهنم بو كسانيك نيش اكنو لنوجكاني انا خاو خليج جرنجي بنوجكاني نادن او بو كسك نيش اكاو جرنجي في نادا خويت على افرمي ويل بو كسي جهنم بو كسي اي اگر كسي هر نيوجنكا اي اگر كسي هر نيوجنكا خو بنا مندا يكك للصفات منافقه خوش بسكان منافق دورو كبليل جيري كافروي إن المنافقين في الدرك الأسفل من النار لجهنم أوان هن لخواروي منافق يكيك لصفات السلك يكان يعني أويك وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى كاتك خلص بونيوش يعني هلا أنا سين بونيوش يعني لما لو مثلا باو دايك يعني خويا جار كيو تبين يعني كاتي نيوجك أنا والله خليك نيوجي تلي تسرى أنا والله خليك مغربي دي برمالي داخل لنا وبازار دوسي جار پیغمبر فرمي دنو كدان زي بقله پیغمبر خوا فرمي ونيجي منافقه شاوريكا تخريك فر او ابي ام جالس يتشاركاتك ونيجي منافقه قال عذري نبي اوصي الصلاه منافقه پیغمبر فرمي صلى الله عليه وسلم خوا بنا من بدا بو من على كان تاني خوش يسكن خوي تعالى كاتباسي پیغمبر كان اكا وصي انا كابويك وكان يأمر اهله بالصلاه يعني باسي پیغمبر اسماعيل اكا كوري پیغمبر ابراهيم خليلي خوا خوي تعالى وصفه كان فرمي امر يكد بك سكاري يعني فرمان يكد بردوام فرماني بمال منال يكد بن يشكردن بدأنا بعام جنو منال زور جان نيوجان نبينا تشيتو لكاتي مناليه بويا باو نابي بيأز بينه يك الصفات في غمر كان يأمر اهله بالصلاه وخوي تعالى بيغمري خوا فرمي وأمر اهلك بالصلاه امر ان بيبكبن يشكردن اگر كمو كرتي يعني لوانيه بهو او بشار زايان نيه ئەو بدە شارەزایان بەرێ جاری وایە ئافرەتە و نازانێت چی کات پاکە بێتەوە لە سوڕی مانگان چی کات نوێژ لەسەری پێویستە ئەبێت تێیگەێنێ بێ بینێری بۆ لای مامۆسایەکی ئافرەت بۆ ئەوەی فێر ببێت هەروەها مناڵیش جاری وا هەیە نازانێت بالغە بێ نازانێت چۆن غوسل دەرکات نازانێت چۆن خۆی بشوات نازانێت میزە ڕێتی جاری وا هەیە نازانێت چۆن خۆی پاکاتەوە ئەبێ پێویستە شەرم نەکا و تێیگەێنی بۆچی داوای پارەت دیەکە شەرم ناکەڵێ باوە پارەم بەرێ و فلان شتەکڕم ئەی بۆچی شەرم کا بڵێ باوە من
نازانم چۆن نوێژ بکەم. جا خوای تعالی کاتێ بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەمر بە مناڵەکانت بکە بە نوێژ وأمر أهلك بالصلاة ئەم جا ئەفەرمێ واصطبر عليها ئارامیشی لەسەر بگرە چونکە جاری وایە مناڵەکەت هەر خاو خەلیجێکە هەموو ڕۆژە پێی بڵێ حتى ئەگەر نەشیکە هەر پێی بڵێ چونکە مناڵ ئاوا لە مەرحەلەی چواردە و ئەو دەورە تۆزێک بە ئاسانی و هەستەکە گەورە بوو و نابێ خەڵق ئەمر کاتە سەریا و تۆزێ من نادات تۆ هەموو جارێبی خەرە بیری کوڕ نوێژەکەت حتى بە بیش زانی نایکە بەس هەر پێی بڵێ ئارام بگرێ ڕۆژێ دێت خۆی بە قسەتەکا و گەورە ئەبێ و ئەزانێت کەوا نوێژ پێویستە بکرێت شتێک نییە کەم تەرخەمی تیا بکرێت. جا لە دوای ئەوە خوای تعالی یەکسەر شتێکە فەرمێ زۆر گرنگە برایە ئێمە زۆر بمان بەهۆی ڕزقەوە وامان پێ هاتووە یعنی بەهۆی پەیداکردنی ڕزقەوە وامان پێ هاتووە ماڵ و مناڵی خۆمانمان ئیهمال کردووە. جا خوای تعالی ئەفەرمێ لا نسألك رزقا والله ڕزق شتێکی خواییە خوا ئەمری نەکردووە پەیدای بکەیت بۆ ماڵ و مناڵت ئەفەرمێ نحن نرزقك يعني ئەفەرمێ ئێمە خۆمان ڕزق دەدەین يعني نابێ خەمخۆری ڕزق و تاسبی وا پێ بکە ماڵ و مناڵی خۆت ئیهمال بکەیت زۆر گرنگە زۆر گرنگە. داواکەرم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نووری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی لەسەر تەوبەکردن یا ڕەبی خوای ئەو گەنجانەی کە تەوبەیان کردووە گەڕانەوە لە مانگی ڕەمەزانە بەردەوامیان بکەی بۆ دوای ڕەمەزانیش بەردەوام بن لەسەر نوێژ و تاعات و عیبادەت یا ڕەبی خوای هیدایەتی گەنجەکانمان بدەی یا ڕەبی هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله یا ڕەبی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت بخاتە ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی کوردستان لە بەڵام موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوای کاربەدەسانی ئەم وڵاتە ساواح بکەی یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی یا ڕەبی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت کوردستان لە دەستی هەموو زاڵم و هەموو خەتاکار و هەموو تاوانبارێک بپارێزە یا رب العالمین آمین. آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش بسكان أجر خوا آسانك أم شوناك ديس بي شو الروينا ناو ديكو تاي مانجي رمضان وليال عشر خوي تعالى سوني في أخوة طبعا أو دا شوا دا شويكي زور مباركة جيجا لوي ليلة القدر تاعي جيجا لوي ليلة القدر تاعي في غمري خاص صلى الله عليه وسلم جرينجيكي تايبتي كذا شاوراني أو دا شوابو أو دا الروج دا شوا روجا كان شي زور مباركة آخر إما وازن بس ليلة القدر أو دا شوي بيروز كردوا نا أو دا شو دا روجا بل ليلة القدر بغير ليلة القدر وبيروزة هل بها تايا أو دا شو دا روجا في غمري خاص صلى الله عليه وسلم تشاكي ليك دارا يعني تشاك ليك دار يعني ها يتخوي وآماده أكل إنسان كاتي تشاك كات دارا بوش تيكي زور مهم تشاكي ليك دارا وبنخوني شيليتون أكل دوا وبنخوني شيليتون أكل دوا وإيتر بريالي أداء لمزقو درنا أتشو أو دشو دروجة خريكي عبادة أبو حتى نكخوي جنكانيش زورك لمسلمانانيش ويخوش يسكانم باقي ميش هو بدأ تشاكي ليبكي ندارا عبادتك زورتر بكي من ناڵێم ئەگەر خوا بۆ یەکێ بیکا لە مزگەوت دەرنەچێ ئەو دەشە و دەڕۆژە کارێکی یەکجار جار مبارەکتر دڵنیایە کە لەیلەتول قەدری دەستکەوتووە و سنەتێکی گەورەی پێغەمبەریشی زیندوو کردوێتە کە ئیعتیکافە کەمانەوە لە مزگەوت بەڵام ئەگەر پێت نەکرا هەوڵ بدە هیچ نەبێ زۆرترین کاتی ئەم دەشە و دەڕۆژە لە مزگەوتا بە بە تایبەت شەوەکانی خۆشەویستەکان کاتەکانی خۆتان ئەم شەوانە بە بازاڕ و بە مسواکردن و بە نازام چیوە بم بەنەسەر حیفە کاتەکانی ئەم دەشەوە بۆ بڕاتە سەر ئەم دەشەوە لەیلەتول قەدریشی تایە کە لەیلەتول قەدر شەوێکی زۆر مبارەکە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر ئێمە ئەو قورئانەمان لە شەوی قەدرا دابەزاندووە وما ئەدراکە ما لەیلەة القەدر لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر ئەی پێغەمبەر تۆ چوزانی خێر و گەورەی ئەو شەوی قەدرت چەندێکە يعني تا ئەو کاتە پێغەمبەر نەیەزانی ئەمجا خوا ئەفەرمێ ئەو شەوی قەدرە خەیرترە لە لای خوای تعالی لە هەزار مانگ خێرترە زیاتریش يعني لە هەزار مانگ يعني 83 ساڵ يعني هەر کارێکی چاکە لەو شەوانە بکەیت دوو ڕکات نوێژ بکەی بەقەدەر ئەوەیە کە تۆ 83 ساڵ بەسەرەوە
تۆ گشت دوڕ کات نوێژت کردوێ چەند سبحان الله بکەی بە 1000 مانگ بۆ تەنووسرێت چەندێ دوعا بکەی چەندێ عیبادەت بکەی فرسەتە خۆشەویستەکانم ئێمە هاین لەوەیە کە شەوان ئیتر بەرەبەرە درێژ ئەبێ من لە کاتێکە لەیلەتول القەدرم گردووە ئەوەندە درێژ بووە نیوەی ئەو خەڵکە خەوی لێکەوتووە ئێستا فرسەتە بە چەند سعاتێک تۆ ئەو خێرە گەورەیە دەستەکەوێت فرسەتە لە دەستی خۆتانی مەدەن خۆشەویستەکانم هەر دەشەوەکە من ناڵێم شەوی 27 بێ من ناڵێم شەوی تێقەکان بێ ئەوانە بۆ کەسانی تەمەڵن خۆشەویستەکانم کاتێ تۆ بڵێ یا من بەس شەوە تیقەکان ئەگرمەوە بۆ کەسانی تەمەڵن ئێکی ئەڵێ ئێمە پاش و پێشێکمان نەبووە لە گرتنی ڕەمەزانە لەوە ئەچێت تۆ لە بەرنامەی ئێمەیە ئەم شەو ناسبەی شەوە تیقەکە بێ یەکەم شەوی تیقەکان بێ بەس چی ئەڵێ ئێمە پاش و پێشێک نەبێ و شەوە تیقەکان نەیە و جوتەکانمان گرت تو ئەڵێ شەوی 27 جاکی ئەڵێ شەوی 27 پێش نییە یا پاش نییە بۆیە پیاوچاکان هەر لە ئەوڵەوە ئەم ئامادەکاریان کردووە ئەوە پیاوی تەمەڵە ئەگەڕێ بۆ شەوی 27 ئەوەیە کە تەماحی کەمە ئاخانیە کەسێ تەماحکار نییە تەماحکاری قیامەتی ئەڵێ ماشاء الله ئێمە گشتمان تەماحکارین بۆ دنیا هەموو هەرچەندێکمان دەستکە هەڵپەی بۆکەی والله زەلام هەیە عمری 80 ساڵە ئێسش حالە خەم و خەفەتی دنیایە ڕۆژێکیان کابرایەکە بوو ماوەیەک سەرۆکی شاراوانی کفری بوو تۆزێ گاڵتەچی بوو لەگەڵ یەک دوو مامۆسای ئاینیە ئەو کاتە من مەسئولی زانایانی کفری بووم لەگەڵ دووسێ مامۆسای ئاینی بە تەمەنە بەیەکەوە ناو بازەڕ ڕەت بووین گەیشتین ئەو پیاوە لە شاراوانی دەرچوو بوو بەس لە کاتێکە کە ئەو لە شاراوانی بوو ئەمان ناویان نووسی بوو بۆ زەوی بۆی زەویان پێ بدرێ وەکو مامۆسای ئاینی ئیتر گەیشتنە ئەو وتیان کاک فڵان نازانم ناوەکانمان چی بەسەر هاتەوە نەهاتەوە بۆ زەوی ئەمشوتی بۆ ئاگاتان نییە وتانەوە گەورەوتی بابە ناوتان هاتوۆتەوە زەویەکانتان دیاری کراوە وتیان ناشەقەینا بۆ ئاگاتانمان نەکردەوتی ئێوە کەم تەرخەمی خۆتانە ئێوە خۆتان کەم تەرخەمن با هاتان با ناوەکە ئێوتیان وەڵڵاهی ئێمە نەمانزانی ئەیسە چی وتی تازە تاخیر بوون وتیان با هەر چۆن بێوتە دەستیان کرد بە دەوکو چۆن ڕێپاڕانەوە بۆ ئەوەی وتی باشە قەی چێکە ئامادە من دوای پێتانی پیشانە دەم وتیان ئەی لەکوێ تەوزیع کرێ وتی لە قورسانەکەی باوە شاسوار تەوزیع کرێ یەکی مترونین بە 2 مترتان بۆ دیاری کراوە ئەمان یەکسەر ئەوان ڕاچەڵەکیان داڵتەمان پێکەی وتی بابە ئێوە لێوان قەوتان کردووە بیکەنە خاتر خوا کە ئینسان تا گەورە بێ تەمەنی گەورە بێ ئەبێ زیاتر خەمی قیامەت بخوا من ناڵێم بۆ دنیا ئەو نەدا بەڵام زیاتر قیامەت بێ ئەهلی مەدینە عمریان بگەیشتایەتە 40 ساڵ ئیتر وازیان لە هەموو شتێک ئێهێنا و دەستیانە کرد بە خواپەرستی هەتا 40 ساڵ هەرچی هەوڵیان بۆ ئەیاندا بۆ ئەوەی بڕێ پارە کۆبکەنەوە تا بگاتە فریایانە بۆ دوای 40 ساڵ ئیتر لە 40 ساڵ بەدەوە خەریکی عیبادەت بوون هەموو ژیانیان بۆ ئەوە تەرخانە کرد بەڕاستی براینە هەمومان عەرزەکان و زەویەکانمان بۆ دیاری کراوە بەس کەس خەمی ناخە بەڵام بۆ دنیا هەڵپەمانە هەیە لەم مەجلیسە لەوە چێ دانیشتوێ لەوە چێ 4-5 پارچە زەوی هەبێ لەوە چە چەند خانووی هەبێ هەر خەمێتی هەر هانە خەمە هەشە هیچی نییە ها لە کرێحچیە زۆریش مرتاحە و بۆ خۆی بە جوانی 5 فەرزەی لە مزگەوتەکەوە زۆریش مرتاحە ئاسەی ئەوەکەن و سەیر ئەوەکەن جا بە تۆ زەبینە خۆمانە خۆشەویستەکان ئەم دەشەوە فرسەتە لە دەستی خۆتانی مەدەن خۆشەویستەکانم ئیتر لەمەوە دوا یواش یواش کاتی سەرفترە دێتە کایەوە زۆر گرنگە خەمی سەرفتەکانیشمان بخۆین هەر لە سەرەتاوە هەنێ کەسێ لە ڕۆژ جەژنە ئەگاتە من ئەڵێ وەڵڵاهی مامۆستا سەرفترەم نەدا چی بکەم ئەی بۆ کەم تەرخەمی تیاکەی بۆ کەم تەرخەمی تیاکەی زوو هەر کاتێک سەرفترە ناوی هاتە ناوان ئیتر تو سەرفترەی خۆت بە هەروەها فدیەی ڕۆژوو ئەگەر بە خواردن بدرێ هەر نەفەرێ 2 کیلۆ و نیم ئەگەریش بە پارە ئەیدەی هەر نەفەرێ بۆ ئەو کەسانی کە دەخلیان کەمە و ئەمانە زانایان وتوانە 2000 و نیم وتوانە ئەو کەسێکی کە توانای هەیە لە 5000 بەسەرەوە بدە حەسەب تواناکەی لە 5000 بەسەرەوە بدە ئیتر تۆ کەیفی خۆتە ئەگەر خۆت لەگەڵ فەقیرەکانە حەسابەکەی 2000 و نیم بدە ئەگەریش هەیتەوە ئیمکانیاتت هەیە حیفە عیبە بیر لە 2000 و نیم بکەیتەوە بیر لەسەرەوە بکەرەوە مسلمانی وا هەیە هەر باوەڕ بکەن خۆشەویستەکانم خۆی 3 و 4 نەفەرە لە ماڵە یەک گڵایدا وتی مامۆستا من کە زەکاتم نایە ئاواتمە ڕۆژێ بێت توانم زەکات بم خۆتوانم سەرفترە زۆرتر بدەم خۆی 5 نەفەرە گڵایەکیدا جا ئیتر خەم بخۆن لە ئێسەودا خۆشەویستەکانم هەر لە ئێسەوە ئەگەر بە خواردن بیدەن وەکو زانایان زۆربەیان وا ئەڵێن بە خواردن لە کاتی پێغەمبەر خواردن زۆر گرنگ بووە خواردن و ئەگەر بە پێی
مذهبي هندي لتابعين وهندي وكو امامي حسني بصري وانا فرمي انا بباريش ابي اگر هست بارك شيخ الاسلام ابن تيميه فرمي اگر هست بارك ضروره اتواني بارك بدي لحالاتك كبار استفاده زورتر بلا خواردنك خواردن لبروي اهل العراق هموي اسا بايعيان في ادري بويا بارك جرينتره بەڵام ئیترخۆ قولی زۆرێک لە علەماش خواردنەکەی کەسێک گەر هیمەتی خواردنەکەی بێت هەر ئەبێت ئێمە وەکو ئەهلی ئەم مزگەوتە ئەو لیژنەی کە دامان ناوە ساڵانە بۆ کۆکردنەوەی زەکات و سەرفترە سنووقێکمان داناوە لەوێ ناومان نا سنووقی زەکات و سەرفترە ئەتوانن ئەگەر پارە بە بیخەنە ئەو سنووقەوە ئینشاءڵڵا پێشی ڕەمەزان پێشەوەی ڕەمەزان تەواو بێ پێشی جەژن ئینەکەن دابەشەکەنە سەر ئەو فەقیر وەژاری گەڕەکەی خۆمانە ئەگەر هەبێت ئەوانەی کە زۆربەی جار ناوەکانیان لامانە و ئەگەر هیچی شیتیانە بێوەتر چی بکەینتر ئەمە شەر بە قەدەری ئەوەی کە لە ناو سنووقەکەیە حەزەکەین زۆری تری تیابێت ئەگەر کەسێکیش حەزی کرد خواردن بێرێ مەخزەنێکمانەیە ئینشاءڵڵا تعالی خواردنەکەی تا ئەپارێزین تا ئەو ڕۆژە و دابەشەکەین بەسەر فەقیر و هەژارانە خوای تعالی خێری هەموو لایەک بنووسێ و خوای تعالی هەموو ڕەمەزانێکمان بکاتە خێر و بەرەکەت پێغەمبەری خوا لە ڕەمەزانانە خێرەکەی بێسنوور بوو هەموو شەوێ خێریە کرد چەند خۆشە تۆ هەموو شەوێکی قەدر خێرێکت هەبێ بیخێتە ناو چونکە بەچەندێ بۆ تەژمێر ئەنووسێ ئەزان بەچەندێک یعنی 1000 بکەرە ناو سنووقی مزگەوتەوە 1000 بدە بە فەقیرێک بە وەک ئەوە وایە 83 ساڵ هەموو شەوێ تۆ خێرێکت کردبێ 1000 دینار ئیتر ئەگەر تەماحی زیاتر هەیە لە 1000 بیکە ئینشاءڵڵا لە پێناوی خوایە